حتى ئەم پشتە خۆ قایم ناکەین. دەی شوباتی ڕابردوو بارزانی چەند بڕیارێکی بۆ ئەنجامدانی چاکسازی لە ناو حکوومەت و پارتی ڕاگەیاند و لە چەند ڕۆژی ڕابردووشدا ژمارەی کاربەدەستی حکوومەت لە هەولێر و دهۆک دەستگیر کرا. کادرێکی پارتی دموکراتی کوردستان نزیک لە نێچیروان بارزانی چاکسازەکانی بارزانی بە تەصفیە حسابی باڵباڵێنی ناوپارتی وەسف دەکات و مەترسی ئەوە دەردەبڕێت کە ئەمە بەس لە لاوازکردنی باڵێک بێت تا ئەندازەی هەڵوەشاندنەوەی حکوومەتی هەرێم. ڕێبوار کەریمۆلی کادری دیاری پارتی لە وتارێکیدا دەڵێت کە تەماشای ڕێڕەوی چاکسازەکانی سەرۆکی هەرێم دەکەیت واز دەکەیت لە ژێرناوی ڕیفۆرمدا خەریکی ئینقلابێکی هێمنانەیە بەسەر باڵەکەی دیکەدا کە حکوومەتی بەدەستەوەیە. ئەو کادرەی پارتی لە بەشێکی دیکەی وتارەکەیدا دەڵێت بە دوور نازانرێت ئەو پرۆسە چاکسازیە سەرباری ئەوەی دەتوانرێت لە زۆنی زەرد سەرکەوتوو بێت بەڵام لە هەمان کاتدا کۆتایی بەو حکوومەتەی ئێستاش بهێنێ. بارزانی کە لە 19 ئابی ساڵی ڕابردووە بۆ چوونی جیاواز لەسەر پۆستی سەرۆکایەتەکەی دروست بووە. هاوکات لەگەڵ بڕیارەکانیدا بۆ ئەنجامدانی چاکسازی لە ناو حکوومەتدا چەند بڕیارێکیشی بۆ ئەنجامدانی چاکسازی لە ناو حیزبەکەیدا ڕاگەیان. بەڵام تا ئێستا سەرجەمە و کەسانەی دەستگیر کران کاربەدەستی حکوومەت بوون. لەسەر دۆسی دەستگیرکراوەکان سەفین دزەیی و تەبێژی حکوومەتی هەرێم با ڕۆژنامەنووسانی ڕاگەیان بەلە مەکەن و مەرج نییە ئەو تۆمەتانەی ئاراستەیان کراون ڕاست بن، بەڵکو پێویستە چاوەڕوانی بڕیاری دادگا بن. هەندێک چاودێر وەک نیگەرانی باڵی نێچیروان بارزانی لێکی دەدەنەوە لەسەر ڕێو شوێنە یاسایەکان دژ بە کاربەدەستانی حکوومەت. ئەوە لە کاتێکدایە لە ماوەی ڕابردوودا ژمارەیەک سەرۆک شارەوانی و فەرمانبەر و ئەندازیار لە سنووری پارێزگای دهۆک و هەروەها سەرۆکی بانکی ناوەندی هەرێم و جێگرەکەی دەستگیر کران، بەڵام لە ئێستادا بە کەفالەت ئازاد کراون. ئەم قسە و لێدوانانە ئاماژەن بۆ بوونی دوو باڵ لە ناو پارتیدا، کێکێکیان باڵی مەسرور بارزانی و ئەویتریشیان باڵی نێچیروان بارزانیە کە بەوتەی نووسەرەکەی پارتی باڵێکیان خەریکی ئینقلابێکی هێمنانەیە بەسەر ئەو باڵەی کە حکوومەتی بەدەستەوەیە. بەپێی ئاماژەکانیش مەبەستی کادرەکەی پارتی لەو باڵی کە ڕێوشوێنە ئینقلابەکان ئەنجام دەدات مەسرور بارزانی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی و کوڕی مەسعود بارزانیە کەوا دەردەکەوێت لایەنی جێبەجێکاری ئەو هەڵمەتە بێت کە بارزانی باوک بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بەرپای کردبێت. هەروەها ئەو باڵی کە حکوومەتی بەدەستەوەیە ئاماژەیە بۆ نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم کە جێگری سەرۆکی پارتیشە. ئەوە لە کاتێکدایە پێشتر بەرپرس و کادرانی پارتی بوونی دوو باڵیان لە ناو پارتیدا ڕەت کردوتەوە.